چوارشەممەی سووری ئێزدیەکان چییە؟ بۆچی سەری ساڵی نوێ لەلایەن ئێزدیەکانەوە درەنگتر دەست پێ دەکات؟ لە سەرانسەری گەردوون چەندین ئاین و مەزهەبی جۆراوجۆر بوونیان هەیە کە هەر یەکەیان بڕوایان بە جۆرێک لە پەرستش و عیبادەتی خوددا هەیە. لە سوچێکی ئەم گەردوونەش ناوچەیەکی کەونار بە ئاینێکی دێرینەوە بوونی هەیە کە بەشێکن لە نەتەوەی کورد و دەکرێت بڵێن ڕەسەنایەتی کورد و ئاینی کوردیش تاوەکو ئێستا هەر لەو ناوچەیە ماوەتەوە. مەبەستمان پەرستگای لالش و ئاینی ئێزدیە. ئەو ئاینەی بە درێژایی مێژوو زیاد لە 72 جار پەلامار دراون. لە ماوەی ساڵانی ڕابردووشدا قوربانیەکی زۆریاندا بە سەدان کچ و ژنیان لەلایەن داعشەوە ڕفێندرا و پەرستگە و شوێنە ئاینیەکانیان خاپور کرا. دیارە چەندین ڕۆژ لە سەرەتای سەری ساڵی نوێ تێپەڕیوە و لە ناوەڕاستی مانگی نیسانداین، بەڵام ئەمڕۆ چوارشەممەی سوورە، ڕۆژێک کە بە جەژنی ئیزدیەکان و سەری ساڵی نوێی ئیزدی دێتە ئەژمار. لەگەڵمان بن با بزانین ئاینی ئێزدی چییە؟ چوارشەممەی سوور بۆچی بەڕێوە دەچێت؟ ئاینی ئێزدی یان ناوەکەی دیکەی کە بە داستنی ناو دەبرێت یەکێکە لە ئاینە مێژووی و ڕەسەنەکانی کوردستان. ئەم ئاینە خاوەنی یاسا و نەریتی تایبەت بە خۆیەتی. زۆربەی باوەڕداران و شوێن کەوتوانی ئاینەکە لە باشووری کوردستان و بەشێکی بەرچاویشیان لە وڵاتی ئەرمینیا دەژین. جیا لە کوردستان و ئەرمینیاش ئیزدیەکان لە بۆتان و دەربێسیا، ئەفرین، پارێزگای قەرس و ئەردەخانی باکووری کوردستان دەژین. ناوی ئاینی ئێزدی لە وشەی ئاڤێستایی یاستەوە وەرگیراوە. وشەی داسن بریتیە لە دوو وشەی لێکدراوی دەعوە و یەسنە کە دەعوە بەشێک لە خوداکانی ئاینی کۆنی هیندو ئەوروپین کە لە بەرامبەر ئاهورە یا ئەسوورەکان ناو دەبرێن و دەگەڕێنەوە سەر دەقە زەردەشتیەکان و بە دەعوە یەسنا ناویان نووسراوە. بە پێچەوانەی ئاهورەکان لای زەردەشتیەکان پیرۆز نین، بەڵام بۆ هیندووەکان پیرۆزن و ئەمەش بەهۆی ئەوەی کە ئاینی ئێزدی لەسەر هەمان نەریتی دەعوە یەسنەی دامەزراوە. عەرەبی شەمۆ یان عەرەب شامیلۆڤ نووسەری کورد کە بە باوکی ڕۆمانی کوردی ناو دەبرێت و یەکەم ڕۆمانی کوردی بە ناوی شوانی کورد ئەو نووسیوێتی. لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لە بنەماڵەیەکی سەر بە شێخانی ئێزدی لە دایک بووە. ئەو توێژینەوەی زۆری لەسەر ڕیشە و بنەڕەتی ئێزدیەکان ئەنجام داوە. شەمۆ دەڵێت خوددا لە ئاینی ئێزدیدا ئەوەندە گەورەیە کە لە نووسیندا دەرناکەوێت. لەسەرەوەی نمونە و شێوەیە و سیفەتەکانی کۆنن، وەکو زاتی خۆی هیچ شتێک لە شێوەی ئەو نییە و لە هیچ شتێک ناچێت. پیرەکانی ئێزدی لەسەرەوەی کۆمەلگان و گرنگترین چینن، بە جۆرە کە سەرچاوە و جێگای ڕێزی باوەڕدارانن. ئێزید لە ئاینەکەدا بە واتای پەرستراو دێت و ئێزدیش بە مانای شوێن کەوتوو یا پەرستشکار دێت. ڕێزگرتن و پیرۆزناسینی سەرچاوەکانی سروشت لەوانە ئاو، هەوا و ئاگر یەکێک لە باوەڕەکانیانە. لە ڕێوڕەسمە ئاینیەکانیشیاندا دەف و شەباب زیاتر لە ئامرازەکانی دیکەی مۆسیقا بەکاردەهێنن. یەکێک لە نەریتە سەرنجڕاکێشە کۆمەڵایەتیەکانیشیان درێژکردنی سمێڵە. ئەمەش بە نیشانەی باوەڕداری خۆیان بۆ ئاینەکەیان دەزانن. چوارشەممەی سوور سەری ساڵی ئێزدیەکان و بە ڕۆژێکی پیرۆزی دەزانن. ئەوان باوەڕیان وایە کە لەم ڕۆژەدا خوددا گەردوونی دروست کردووە و خوێنی کردوتە جەستەی ئادەمەوە، بۆیە چوارشەممەی مانگی نیسان یان چوارشەممەی سوور بە سەری ساڵ ناو دەبەن. ئەوان دەڵێن لە چوارشەممەی سووردا مەلیکە تاوز کە گەورەی فریشتەکانە دێتە خوارەوە و ئەوەدانی بە زەوی و گەردوون دەبەخشێت و ئیتر بەهار و ساڵی نوێ دەست پێ دەکات. ئیزدیەکان لەم ڕۆژەدا بە لەبەرکردنی جل و بەرگی سپی بە تایبەتی بۆ پیاوانی ئاینی ڕەوڕەسمەکە دەست پێ دەکەن. بە ئامادەبوونی بابی شێخ و جواتی ڕۆحانی لە پەرستگای لالەش کە بە قیبلەی خۆیانی ناو دەبەن ڕەوڕەسمەکە بەڕێوە دەچێت. باوەڕداران لە شەوی چوارشەممەی سووردا 365 مۆمیان فتیلەی تایبەت دادەگیرسێنن کە لە ڕۆنی زەیتونی پاک دروست کراوە. ئەمەش بە نیشانەی هەموو ڕۆژەکانی ساڵ و ڕێزدانان بۆ ژیان و گەردوون دەزانن. خەڵک لەم ڕۆژەدا دەچنە سەر پەرستگەی لالەش و بە نزە و دوعا داوای بەرەکەت و ڕەحمەت دەکەن. دواتریش دەچنە سەر مەزاری مردوانیان و دوعای خێریان بۆ دەکەن.
دواتر پیرۆزبایی جەژنەکەیان لە یەکتر دەکەن. لە وڵاتانی دیکەی جیهانیشەوە وەکو وڵاتانی ئەرمینیا، رووسیا، سووریا و تورکیاش ئیزدیەکان ئەوانەی بۆیان بکرێت لە پەرتگەی لالەش ئامادە دەبن و ڕێوڕسمی خۆیان بەڕێوە دەبن. ئێزدیەکان گروپێکی ئاینی و ڕسەنی ناو کۆمەڵگای کوردن. ساڵانەش حکوومەتی هەرێم بۆ بەرزڕاگرتنی ئەم بۆنەیە و ڕێزگرتن لە پێکەوە ژیانی ئاینی ڕۆژی چوارشەممە سووری هەموو ساڵێکی کردوتە پشووی فەرمی لە هەرێمی کوردستان.